سڵاو ماوەڕێیان بەڕێزان ئەم بەرهەمانە کە هەر یەکێ لەوانە لینکەکەی دائەنێم کە لە 100% هەمووی سروشتیە. ئەنتیپیکا، فێلبرێل، فیتۆبیۆڵ، سیرساڵ، سیلیپڕۆ، ئۆرتیگا کە جای گەزەیە لەگەڵ سیر لەگەڵ ئینزی کۆمپلێکس. بەڕێزان ئەم بەرهەمانە هەمووی بێکەوە بۆ قۆناغی تولەک بەکارێت ئەتوانی تێکەڵی کەی ئەم دوانیان لە 100% بۆ پەڕە ئەمیش بە هەمان شێوە ئەمە با بڵین میگا بەکتریا بەهێزەکانی بە ئەوەی کە نێڵێ تووشی میگا بەکتریا بێت باڵندەکە ئەمە 30 ساڵە کە هەمووی کانزایە ئەمە سیلیپڕۆیە لەگەڵ ئینزی کۆمپلێکس ئەم دوانە لە 100% بۆ کاری جگەری شەکانی کەرتەشی هەمووی زانن جای گەزەش هەموو ئەزانن کە ئەمە ئەنتیبایۆتیکە سیریش هەموو سوودەکانی ئەزانن هەموویمان باس کراوە کە ئەمە هەمووی بەیەکەوە 8 بەرهەم ئەکات 2 4 6 ئەم 8 بەرهەمە هەمووی تێکەڵەکێ کە 55 گرام لەم تێکەڵەیە بەکارە بۆ 1 کیلۆ سریلاک کە بە درێژایی قۆناغی تولەک تەنانەت بە درێژایی ساڵیش ئەتوانی بی بە باڵندە بەبێ ئەوەی هیچ زەرەرێکی هەبێ بۆ جگەری باڵندەکە بە پێچەوانەوە ئەمە کارێکەکە کە لە 100% هەموو یەکێک لەمانە کاری جگەر بە شێوەیەکی تەندروست بەبێ کێشە ئیش بکات کە باڵندەکە پەڕی زۆ بە جوانی بێ پەڕێکی بریسکەدار پەڕێکی بێکێشە پەڕەکە نەشکێتەوە ماستورگەکانی بەهێز بێت با بڵین پەڕەکانی بەهێز بێت ئێسکی بەهێز بێت کە ئەمانە هەمووی باڵندە لە قۆناغی تولە کاکەگەی چێکە لە هەرە قۆناغە گرنگەکانی ژانی باڵندە کەگە بەردی بناغەی هەموو قۆناغەکانی دوای ئەوە چشون بێ چ ئامادەکردنێت چی زودکردن بێدا ئەندێت بە ڕێزان و کووتمان ئەم تێکەڵەیە کە بەم شێوەی لێت 55 گرام بۆ 1 کیلۆ سریلاکە ئێستا لە جیهانی باڵندەی کاردیناڵ بە 7000 ئەمە کە ئەکرێتە سریلاکە و ئەیرێ بە باڵندە وەکو ڕنگ هیچ ڕەنگێک نایە بە پەڕکە ئەڵێن هیچ ڕەنگێک نایە ڕەنگی سوور ئەژناگەر تێرەکە خۆی ڕەنگی سوور بێت ڕەنگێکی با بڵێن بریسکەداری هاتێ ڕەنگی سەوز بێ بریسکەداری هاتێ شین بێ بریسکەداری هاتێ مۆر بێت بریسکەداری هاتێ مەبەسمان دەن و قەوسەکانە ئەو ڕەنگانەی کە وتمان کە ئەمە وتمان ڕەنگێکی سروشتیە و هەر یەکێ لەم بابەتانەش لینکەکانی دانین هەست بە ڕێزێکە هەست پرسیاری چێبێ ئێمە لە خزمەتین وتمان لەمڕۆ لە جیهانی باڵندەی کاردیناڵ ئەم بەرهەمە ئەم تێکەڵی کە گەر بەخێوکەر خۆی ئەمانەمەی بکڕێت بەیەکەوە 12000 ئەکەوێت لەسەری ئێمە هەمووی بەیەکەوە بە یەک تێکەڵە ئەیفرۆشین بە 7000 دینار. من چایم و تاماچەکەم و هەست بە ڕێزێکە هەست پرسیاری چێ ئێمە لە خزمەتین خواتان لەگەڵ. سڵاو ماوەڕێیان جیهانی باڵندەی کاردیناڵ گەڕێکی مامۆستایان لە پلکەی دەستەکەەوە بە جادەی ئازادیە بەرەو کارێزەوشت کۆڵانێت پێش مەکتەبی شیرین لە کاتژمێرەکەی بەیانی تا 11 شەو هەموو ڕۆژەکراوەتەوە بە ڕۆژانی هەینیشەوە چای هەمووتان ماچ.